وڵاتێک دەسەڵاتێکی دیکتاتۆر زاڵ بێت و حکومڕانی بکات ڕێژەی هەژاری و بێکاری لە وڵاتە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت. سەڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆمە بەختەوەر دەزانم کە بۆ جارێکی دیکە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە بووینەتە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان، بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بەرنمەیەکی هەفتانەیە کە هەموو شەوانی پێنجشەمە لە سەرهەینی کاتژمێر 7 بە کاتی هەولێر و 8:30 بە کاتی کوردستانی ڕۆژهەڵات بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت. ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 771 775 0303 و هەروەها 00964 750 385 0416 ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا بکەن. خۆشەویستان، تەوەرەی ئەم جارەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر ڕێژەی هەژاری و بێکاریە لە ئێران و کوردستان بەتایبەتی. بۆ تەحلیل و ڕاوەی ئەم پرسە میوانداری بەڕێز کاک ئیبراهیمی محەممەدی ناسراو بە کاک ئیبراهیمی مینەشام، چالاکی دێرینی ڕێزەکانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستانمان کردووە. کاک ئیبراهیم، سڵاو، ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات. زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات. سپاس کاک ئیبراهیم. هەروواکە ئاماژەمان پێدا لە سەرەتای بەرنامەکەدا تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر چوونەسەرەوەی ڕێژەی هەژاری و بێکاریە لە ئێران و کوردستان بەتایبەتی. هەروواکە ئیشارەم پێکرد بە درێژایی 36 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامی و بە حکمی ئەوەی کە دەسەڵاتێکی داخراوی بووە بە درێژایی دەسەڵاتی خۆی و ڕێکخرا و بەتایبەت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئەوانەی کە پسپۆڕی بواری ئابووری و سیستمی حکوومەتدارین بەداخەوە بەهۆی دیکتاتۆریەتی کۆماری ئیسلامی یان پەراوێز خراون یان ئەوەی کە ئاوارەی هەندەران بوون. بەڕای بەڕێستان بە ئەزمون وەرگرتن لەو چەند ساڵەی دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامی، بەڕای بەڕێستان هۆکارەکانی چوونەسەرەوەی ڕێژەی هەژاری لە ئێران و کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ بە بڕای من دەگەڕێتەوە بەسەر سیاسەتی غەڵەتی ڕژیمی جەمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە. هەروەکو هەمومان ئاگادارین ئێران وڵاتێکی دەوڵەمەندە و ئەگەر سیاسەتی غەڵەتی ڕژیمی جەمهوری ئیسلامی نەبوویایە هەموو کەس دەیتوانی کاری هەبێ، هەموو کەس دەیتوانی ژیانی خۆش بێ، هەموو کەس دەیتوانی بخوێنی و هەموو کەس دەیتوانی بەهرەمەند بێ لەو ئیمکاناتەیە، لەو دەرامادە، لەو هەموو ئیمکاناتێکە لە ئێراندا هەیە بە تەوری واقع. بەڵام جەمهوری ئیسلامی لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە بەجێی ئەوە بوژاندنەوەی ئێران و بەجێی دابینکردنی ئیمکانات، بەجێی دابینکردنی کار و شغڵ بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئێران و زۆرتر لە فکریەوەدا بوو کە چۆن پەرەبدا بە سیاسەتی داگیرکاری و سیاسەتی هەڕەشە و کوشتن و بارنامە ڕێزی بۆ سەرکوت و فشار بۆ سەر خەڵکی ئێران بە تەوری واقع. بەڵێ کاک ئیبراهیم، هەروواکە ئیشارەم پێکرد بینەرانی خۆشەویستیش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 00964 750 385 0416 بە وایبەر، واتساپ و لاین بە شێوەی نووسراوەواتە پەیام دەتوانن بنێرن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و بەشداری لە تەوەرەی ئەم جارەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات کە لەسەر چوونەسەرەوەی ڕێژەی هەژاری و بێکاریە لە ئێران و کوردستان پەیاممان بۆ بنێرن و هەروە ئەو خۆشەویستانش دەتوانن لە ڕێگای پەیجی ئێوە و ڕۆژهەڵاتەوە بەشداری لە بەرنامەکە بکەن و بە هەمان شێوەی پێشوو بە شێوەی نووسراوە بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا بکەن. کاک ئیبراهیم، هەروواکە بینەرانی خۆشەویست و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادارن ئێران ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە لە نەوت و گاز و سادرات و واردات و باقی ئەو کانە ژێرزەویانەی کە هەموو بینەرانی خۆشەویست و بەڕێزیشتان لێ ئاگادارن. بەڵام بەداخەوە سەروەت و سامانی نەتەوەیی ئێران بەگشتی بە شێوەیەکی عادڵانە دابەش ناکرێت. ئەم دابەش نەکردنەی سەروەت و سامانی نەتەوەیی بە شێوەیەکی نائادڵانە چه کاریگەریەکی خراپی لەسەر بارودۆخی ژیانی کۆمەڵانی خەڵک بەگشتی لە ئێران چۆن هەڵدەسەنگێن؟
بەڵە دەقن هەروایە ئەگەر ڕژیمێکی حەداڵەت خواست یا ڕژیمێک کە لە فکری خەڵکەکەی خۆیدا بێ و یا ڕژیمێک کە بتوانی ئیمکاناتەکەی لە پێناو بژانەوەی خەڵک و لە پێناو کار و شغڵ بۆ خەڵکدا بەکاربێنیت بەجێ ئەوە بەکاری نەهێنا بۆ سەرکوت و بۆ ئیمکانات و فراهەمکردنی شەوەهای کاری نیزامی و ئامێرەکانی سەرکوت و هەتا و بارنامەی چەکی ئەتۆمی و نازانم دەیختیارنانی گرۆپە ترۆریستەکان و جریانەکانی کە خەریکن لە شوێنە جۆراوجۆرەکانی دنیا یا خاوەرمیانە بە تەوری کوردی ئەگە بڵێن وەکو جریاناتی ئیسلامیستی و پان ئیسلامیزمی خۆمینی کاتی خۆی و لە پێناو لە خزمەتکردنی سەرکوت و وەحشەتدا تەبیعەتەن خەڵک ژیانێکی خۆشی دەبوو خەڵک دەیتوانی بە منداڵەکانی بخوێنی خەڵک دەیتوانی ببوژێتەوە بۆ خەڵک دەیتوانی لە باری تکنیک و پێشڕەفتەی دنیای ئێستای ئەمڕۆدا ساحب بەش بێ و یا لێ بەهرەمەند بێ بەڵام ڕژیمی جەمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە لە فکری سەرکوت و وەحشیگەریدا بووە خەڵک لە هەژاریدا و لە هێڵی هەژاریدا و لە بێکاریدا و لە فەقیریدا و لە بێسەوادیدا و لە بێجادە و ڕێگاوبانیدا مایەوە. بەڵێ کاک ئیبراهیم بە ئیجازەت چەند پەیامێک هاتووە کە من بە ئیزن وەرگرتن لە بەڕێستان دەیان خوێنمەوە. کاک سیروان لە شاری سنا ئەڵێت لێکۆڵینەوە لە هەژاری پێویستی بە شاخزیە پێوانە و معیارگەلێکە بۆ زانین و ڕێژەکەی لە کۆمەلگا کە دەتوانین ئیشارە بە سێ خاڵ بکەین. یەک ڕێژەی مەسرەف، دوو تێچووی گشتی یا هەزینەی کامەڵ، سێ ڕێژەی داهات یان دەرامەت. ئەم سێ چەمکە گرێدراوی یەکترن. سیروان لە شاری سنا. هەروەها کارۆ لە شاری مەریوانەوە دەڵێت فەقر یا هەژاری دەتوانن بە چەند بەش دابەشیان بکەین بەڵام بەرنمەکەی ئێوە باس لە فەقری ماڵی دەکات و کەسانێک لەژێر هێڵی هەژاریدان کە نەتوانن نیاز و پێداویستەکانی خۆیان دابین بکەن بەتایبەت خواستی دابینکردنی سەلامەت و تەندروستی جسم و ڕۆح کە هەمویان لێی بێبەرین. کارۆ لە شاری مەریوان. کاک حسەین لە شاری سەقز. من بە پێچەوانەی بۆشتونەکانی ئێوە بیر دەکەمەوە کە دەڵێن فەقر و هەژاری پەرەی سندووە. باشە ئەگەر فەقر و هەژاری بوونی هەیە بۆ هەمومان خەرێکی خان و دروستکردن و ماشینکڕین و بارودۆخی ژیانمان بەرەو باشتربوون هەنگاو دەنێت. من کە باشترم لە ساڵانی پێش. بەڵێ کاک ئیبراهیم بە لە بەرچاوگرتنی ئەم پەیامەی کاک حسەین لە شاری سەقز. کاک حسەین ئەگەر تەحلیلێکی مەیدانیت کردبێت لە گەڕێکێک لە گەڕەکانی ئەو شاری خۆتان یان لە هەر شوێنێکی کوردستان بۆتان دەردەکەوێت کە ڕێژەی هەژاری چەندە تا چەندە لە ژێر گوشاردان خەڵکانێک کە ئەگەر یارانەکەیان پێیان نەدایێت نیانەتوانین نانی سەر سفرەی بەتاڵیان بکڕن. ئەمە تاقیقی مەیدانیە کە زۆرێک لە چالاکانی مەدەنی و چالاکانی سیاسی لە ناوخۆی کوردستان ئەنجامیان داوە. دیارە سەروەت و سامانی نەتەوەیی وڵات لە ژێر کاریگەری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بازنەیەکی مەحدوددا بەڕێوە دەچێت خەرج دەکرێت و سەرفی ئامانجەکانی خۆیان دەکرێت. دیارە کەسانێکیش بەهرەمەندن لە داهاتەکانی کۆماری ئیسلامی و ئێمەش و هاوڕێیانی ئازاگرۆز لە شاری مەریوان تحقیقێکیان یان ئەنجام داوە کە لە دۆکو ناوبڕێک ئێمە داوا لە هاوکارانم لە ژووری کۆنتترۆل دەکەین کە بۆ وڵامدانەوەیەک بەم وتانەی کاک حسەین لە شاری سەقز کە ئەڵێ ڕێژەی هەژاری کەمە لە کوردستان ئێمە ئەو راپۆرتەکە هاوڕێیانمان لە ناوخۆی کوردستان لە خەڵکی ئاسایی ئامادەیان کردووە. ئەو ناوبڕە کە راپۆرتێکی ئامادەکراوە لە ناوخۆی کوردستان ببینین و وەڵامێکیشە بە وتەکانی کاک حسەینی بەڕێز لە شاری سەقز ناوبڕەکە دەبینین و دێنەوە خزمەتتان.
والله شغلەکەمان ئیتر بە وەسیلەیەکە وایسە ئێمە سنعێکمان مدەدی خەریک کارگەری و هەڵۆبەنی ئامۆتوری بووینە ئەیسەی دەرفشتمێشێ ناتوانم لە حیوەت یانە هاتوون ڕێما وەردیام دەستفرۆشیە ئەمیش دەرامەتێکی وا جیانی هەم بوو خۆمان مشکڵە هەم بوو مردمێژ والله ڕۆژە سەفتانە من دوێگە دوانێت 200 تمەنی خواوەگەڵ بیوەسە خێرم یانێک لە مایەکەم ماوێ دانەی 200 تمەنی یانێ 200 تمەنی دانەی 200 تمەنی بیوەسە ماڵێ دوێکەم دا لەم ڕۆژیارە دایوارە پێزدا خەرجانە الحەمدولیلlah ئیتر مردم گشتی دەستی لێ کێشا لە گۆشت و لە مامرۆ و لە برنج و لە ڕۆن و ماسێ زەمینێکی ژێ زەمسانەوە زەمینەکەشمان وە تەڵخی ئەو گوزاران لەخوای و خەرجمان وە بۆن مەسۆلینە و فراتێسە خوارە چۆن ئەوە گرانیان کرێت دەستیاتمان پێ ناگەیە سینینەوە خۆی کۆمەکێکە بۆ مردم هەرەو گرانی و خەفەتەوە مردمەی خوادای دروان خۆی کۆمەکە بۆ جامێعە دەرخوازم ئەو وەستە بەرنامەیەک بووێ حەق و ناحەق لە یەک جیاوە بکرێت هەدا من دەستفرۆشیەکەم بزانن هەستم وەسیلەیەک مەست ئیمکاناتێکم هەست بیم جلەوەم برنا هیچ مشکڵێک نییە ئەگەر ئەزانیش نیەسم وە ناحەق حاجەت و ئازار نەوێ یانێ کولەن جامێعە ئەمە لە یەک جیاوە بکرێ حەق و ناحەق لە یەک جیاوە دەرخوازم منەوە ئارزوومەوەی هەمیشە مردم لە تەکێکە سەداقەت وێ یانێ چ لە ئەدارە و چ لە سەدا و سیما و چه هەردێک کوێنەکە و ئەو ئینسانە تێدە شۆرکارێکە و لە ڕێ سەداقەتەوە لە ڕێ درێسیە و لە ڕێ ئەوەی دە بوو مشکڵ مردمێ من باران سوانم لێ کە دوێن نکراوە باوە دەمانەوە ئایسە ئێمە جوانگەلمان بێ حەت و حەسا و هەان لەژێر مشکڵە و بوون هەرەوە مشکڵە و فەقریە لەو ڕیوە کارگە لێ خلافە تێرن ئەچنە شۆرکارگە لێ نامیزانەوە ئەو پیرەکانمان ئەلعان گشتی بیوەسە ئاژاولێ لە ناو خانەوادەوەدا چۆن دەرامەدی نییە ناتوانێت خەرج خانەوادە تامین کاتا تەقازان مەسئولین لە هەرچی توانیانە هەست بە سەداقەتەوە تەک مەزما بێنە ناو ڕەفتارکەن و لە دەست لە در و قەوڵدان و ئەمانە بکێشێتە ئەگەر ناتوانیش نێژن ئەیسێمە شۆرا شارەکانمان پارەکە ڕۆژێ دەرا لە لێرەوە هاتن ئاگەم مشکڵ هەلەکەین ئەمە ئاکەینەوە ئاکەین وەلی هیچ کامێکی تر ناینەوە سەروەخت هیچ کەسێکەوە کاک حسەین ئەمە بەشێک لە واقعەتی کۆمەڵگای کوردستان و ئێرانە بەگشتی کاک ئیبراهیم هەروەکە راپۆرتەکەمان بینی ئەم راپۆرتە توانی وەڵام دەرەوەیەک بێت بەو بینەرە خۆشەویستە لە شاری سەقزەوە کە ئەڵێ ڕێژەی هەژاری و بێکاری کەمە ڕای جەنابتان لەسەر ئەو راپۆرتە مەیدانیە و لەسەر وتەکانی ئەو بینەرە بەڕێزە بەڵا ئەو بینەرە بەڕێزە کاک حوسێن باسیەوە دەکا کە ئێمە کارمان هەیە و ژیانمان هەیە و ماشنمان هەیە و ماڵمان هەیە و خلاصەوەکەەوە باسی کرد کە هیچ وەکوەوەی کە بڕێک بە نەزەری من خۆی شاید ژیانی بڕێک خۆش بێگینا هەرەگەر خەڵکی کوردستان ببینی کە ئێستا لە ژیانێکدانوە تۆزێکی چاو بژێڕی بە وڵاتانی پێشکەوتوو و یا ژیان چۆن دەکرێت یا ژیان چۆنە پێما کاوسێن بڕێک باشتر دەیتوانی جای بەداتەوە بەڵام واقعەتەکەی ئەوەیە ئەگەر بێکاری نەبوویایە ئەگەر ژیان خۆش بوویایە ئەگە خەڵک سەحابی ماشێن بوویایە ئەگە خەڵک بیتوانی بە هەموو منداڵەکانی برێنی بۆ مەدرسە بیان خوێندبایە و یا ئەگەر دەشیان خوێند بە قیمەتێک گویادان توانێت کاک ئیبراهیم ببوورە بدێمەوە خزمەتت پەیوەندێکی تەلەفۆنمان لەگەڵا سڵاو لێ بێەوە کاتتان باش سڵاو لێ بێەوە کاتتان باش بەڵێ بەداخەوە پەیوەندێکە قەت بوو کاک ئیبراهیم فەرموو لە بەڵێ ئەم ژیانە بۆ خەڵک ئاوا نەدەچوو یعنی خەڵک ژیانێکی واقعی ئینسانی دەبوو
لە چ دنیایەکیدا ئەمڕۆ قبول دەکرێت خەڵک لە مەرزەکانی ئێران و عێراق بە کۆڵ منداڵەکانیان بەخێوکەن و ژیان بەرنەسەر کۆڵکەشی لە چ دنیایەکی ئەمڕۆدا ماوە کە ئەمە بە نەزەری من ئەو خەڵکە خۆلەخۆ نییە ئەم خەڵکە نانی نییە ئەم خەڵکە منداڵەکەی پێ بەخێو ناکرێت ئەم خەڵکە منداڵەکانی پێ نانێدرێ بۆ مەدرسەی بۆیە کۆڵکەشی دەکات وەردە سەرڕای کۆڵکەشیکەشی دەکوژرەیە سەر نەمەرزەکان بەگولەی هێزەکانی سەرکوتکەری جەمهوری ئیسلامی بۆیە داوا لە کاگوسێن دەکەم تۆزێک بگەڕێ بە ناو خەڵکدا بزانانی ژیانی خەڵک چەندە لە نەهامەتی و بربەختی و بێکاری و بێنانی و بێبەرگی و تووشی موادی مەقەدر و تووشی ئەنواحی ژیانی ناخۆش بوون. بەڵێ وایە هەروەکە لە راپۆرتەکەدا بینیمان ئەوە بەشێکی بچووگیان یەک تاکی کۆمەلگا بوو بەو ئێش و بەو ئازارانەوە ئەتلایەوە کە ڕۆژانە 200 تەکتمەنی بە وتەی خۆیان داهاتی هەیە لە ڕۆژدا کە ئێمە لە پاڵ ئەوەدا دەبینین ئاغازادەکان زۆربەی داهاتی ئێرانیان لەدەستدایە و تەخشان و پەخشانی پێەکەن و هەروەکە ئێمە بینیمان محەممەد ڕزای ڕەحیمی 3 میلیارد و 1.5 میلیۆن تمان دزی کردووە بەڵام سزایەکی ئەو تۆیان نەداوە کە مەقابڵە بکە لەگەڵ ئەو دزیەکە کردوویەسی. کاک ئیبراهیم بە ئیجازەت ئەمن چەند پەیامی دیکە هاتووە دەیان خوێنمەوە. بابۆس لە شاری بانەوە بینەری هەمیشەیی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتە کە سڵاوی لێ دەکەین لێرەوە دەڵێ شاری بانە بووە شاری سەرمایەدارەکان و سەرمایەدار هەتا بێت دەوڵەمەندترە بێت و فەقیریش هەژارتر. ئێستاش بینەرەکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکە قەت بوو کە ئیبراهیم لە درێژەی ئەو پەیامانەدا دەڵێت کاک سینا لە کرماشان خەتە فاقر در کل به 3 دسته تقسیم می شود. اول خط فقر خشن یا گرسنگی شدید، دوم خط فقر مطلق و شدید، سوم خط فقر نسبی. سارو لشاری ارومیه آلت در تهران برای یک خانواده 5 نفری خط فقر 2,500,000 تومان است. خط فقر در سال 93 و در تهران برای یک خانواده 5 نفری ماهیانه 2,500,000 تومان است. استاش پیوندک من لگلا سلاو لبی او کاتتن باش. سلاو لبی او کاتتن باش فرمو. الو الو کاتو باش. والله بداخوا پیوندەکەی وەرنەگیرە لە درێژەی سارۆ لە ئورومیە دەڵێت برای یک خانواده 5 نفری ماهانه 2,500,000 تومان و در کمترین مقدار برای یک خانواده 5 نفری در یک روستا حدود 1 میلیون تومان است. بر مبنای اطلاعات جمعیتی حدود 40% از جمعیت ایران زیر خط فقر قرار دارند. این آمار خود جمهوری اسلامی است. کاک ئیبراهیم لە درێژەی ڕاوبۆچوونەکانی بینرانی خۆشەویستدا کە لە ڕێگای وایبر و واتساپ و لاینەوە دەتوانن بەشداری لە بەرنامەکەدا بکەن، ئەویش لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 00964 750 385 0416 پەیامە ببرن. کاک ئیبراهیم بوونی گیانەکەم پەیوەندیەکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. ئەم کاتۆ باش بەڕێزم. ئەم کاتۆ باش. من دەنگی ئەو بینەرە خۆشەویستە نابیستم. سڵاو لێبێ و کاتتان باش. ئەم کاتۆ باش برا بەڕێزەکەم. شکر باشی. بەڵێ بەداخەوە دەنگی نابیستم. کاک ئیبراهیم بوونی هەژاری لە هەر کۆمەڵگایەکدا کاریگەریهای خراپی لەباری گەشەی کۆمەڵایەتی، گەشەی زانست، پێشکەوتووهایەکی سەردەمیان هەیە. ئەو هەژاریەی کە بەهۆی بەتایبەت لە ساڵانی ڕابردوودا بەهۆی گەمارۆ ئابوووریەکان و سیاسەتەکانی خودی کۆماری ئیسلامی کە بانی سەرێکی ئەو گەمارۆوانە بوو، چه کاریگەریهایەکی خراپی لەسەر بارودۆخی کۆمەلگا بەگشتی دەبێت؟
یەکەم کاریگەری ئەوەیە کە بەشێک لە خەڵک هەروکەوە بینەرە خۆشەویستەش باسی کرد بەشێک لە خەڵک دەتوانن ژیانێکی زۆر خۆشیان بێ ئیمکاناتێکی زۆر لەم ئیمکاناتی وڵاتە بۆ خۆیان قۆرخ بکەن و بەشێکی زۆریش لە خەڵک بە تەوری واقع لەو پەڕی فەقر و هەژاریدا دەژین. کاک ئیبراهیم ببوورە دێمەوە خزمەتە پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. بەڵێ بەداخەوە کاک ئیبراهیم فەرموو. بەڵێ زەرەدی هەرێک گەورەی ئەوەیە کە خەڵک لە جاربەر لە هەموو شتێک بڵم لە بێسەوادیدا دەمێنەوە. مەسەلەن فەرزکەین بە ماڵەکە 5 منداڵی هەیە هەڵدەبژێری یەکێک لە منداڵەکەیان دوو لە منداڵەکانی دەتوانی بنێری بۆ مەکتەب بۆ مەدرسە بەڵام ئەوکەی کە ناتوانانی بنێری لەبەرەوە نە لیباسی پێدەکڕێ بۆی نە دەفتەری قەڵەمی پێدەکڕێ بۆی نە ئیمکاناتی هەیە نەدەتوانی بەخێوی بکات بەو شێوە وەجایەکێک لە مشکلەکانی دیکەش ئەوەیە کە چاوەڕوانی ئەوەش دەکات ئەگەر بەو هەموو زەحمەت و بێپوڵی و بێ ئیمکاناتیە بە منداڵەکانیش دەخوێنی دیپلۆم دەگرن دەبنە مهندس نازان دانیشگاتەوە دەکەن بەڵام کاریشان نادنێ دەزانی کە دوایش بەکار دەمێنیتەوە کەواتە ئەوە نەهامەتیە کە بۆ هەموو خانەوادەکان. پێکی دیکە لەو مشکلانە ئەوەیە کە خەڵک تووشی بێکاری و توزانە مەوادی مقدر و هەتا دزی و هەتا زۆر شت دەبن منداڵەکانیان ئەمە هەموو لە سەرچاوەکەی لەوەوە کە خەڵکاری نییە ژیانی نییە پوڵی نییە سەرگەرم نییە و سوزانم پێشرەفت نییە لەم وڵاتە لەم دنیایکە ئەوان تێدا دەژین وەکو دنیای پێشکەوتووە وڵاتانی پێشکەوتو کە خەڵک ئەمڕۆ خەریکی فێربوونی تکنیک و نازانم خوێندن و زانست و بردنەسەری ئاگاهی و لە هەر بارێکەوە کە تۆ حیسابی بکەیت و حتا لە بەرگرتن بە بیرکردنەوە لە سیاست و لە هاتنە ناو کۆڕی خەبات و بربەرەکانی لەگەڵ ئەو هەموو نابەرابەریە کە ڕژیمی جەمهوری ئیسلامی بۆ خەڵکی هێناوە. بەڵێ کاگەرێن بە ئیجازە چەند پێمەتراتەوە من یەکیانە خوێنەوە سیروان لە شاری بانەوە دەڵێت کوردستان بە حکمی چاوی ئەمنیەتی ڕژیم لەسەری و سەرمایە گوزاری نەکردن تێیدا بە درێژایی 36 ساڵ دەسەڵات و حاکمیەتی ڕژیم بەشی ئێمە لە سفرەی پڕخێر و بەرەکەتی ئێران سفرەی هەژارانەمان بووە و لەلایەکی دیکەیشەوە ئەگەر هەوڵمان دابێت نانێک بەدەستبێنین ئەوە لەلایەن هێزی ئینتزامی سپا بەسیج و باقی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دراوینەتە بەر فیشک و کوژراوین. سپاس بۆ کاکسیروان لە شاری بانەوە. بەڵێ وایە کاکسیروانی خۆشەویست ئێمە ڕۆژ و حوتوەکانی ڕابردوو یا لە ماوەی ساڵی ڕابردوودا حوتوو نەبووە کە کۆڵبەرێک کاسبکارێک کەسێک لە خاڵە سنووریەکان بە گولەی هێزی ئینتزامی بەسیج و باقی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی نەکوژرێن کە ئەمەش کاریگەریەکی خراپی لەسەر بارودۆخی بنەماڵەکان بۆ لە کوردستاندا. بڵێ خۆشەویستان ئێستاش ناوبڕێکی دیکە دەبینین کە هاوڕێیانی بەشی زاگرۆس وەکو راپۆرتێکی مەیدانی ئامادەیان کردووە ئەو راپۆرتەش دەبینین و دەینەوە خزمەتتان.
محل واسه کارجنی بازارجی واس خلاوه وقت زایم بیکاری کشی بیکار جوان کشی بیکار کاری بقیه اما چیزی گرفتن آور اگر میشه کارخانه بدایه کارخانه باید عالم نوشته باید عالم بدین آور والله واس نخلاوه چون اسم من خمش نامز كرامال دوم بالصوت جا كرامال عايش خمون يسوي خمون ليسانس كان يسوي خمون ناقص إنه كان مشكلة قال شنو عايز عالم شارع خبرة شارع السلام وين عايز كان بداية بانكش هم كان يجاب خمون نام بانكش بكان أو أخبار رجع خشش من لا رصا يا نقص فقط واسع هيك واسع فقط خارج هذا خاص ثاني يسوي من الساس هاي نعلن بداري هاي باو كمك مكان وني باو هاي كمك مكان جيجا دامز كارش والله وسم اسمنا بوجه من اماكن مشكل اجاك جيجا دامز هذا راح سوازي جري تواي جريا هو ده ربع هوله هذا السنه وزاني قد سنه كاني مجبور كل هوله يا الشارع الثاني ولا مشكل جيجا دامز هذا كان يجي جوانا يذكر كلام شارع بكاره لأنه مشارع بالواجهة قلنا مشارع كشتي بيكارة فوري بازية ناو العزارية سمنا عيوة كشتي ناو الدوان كشتي بيكارة كان مبايا كان مبايا عم كامنا فرق السلمة وكلمة اتلمت سواء زاني ما اسمنا عشمنا وكارة مش كنا يقات دوان كشتي بيكارة خلوا تمني عيسى نام شارع عيسى والله خلاصة خرج جرانيو أم خرج جرانية يعني أم يعني هيك السمن لكن أنا سي يعني نشرب بتشاغل لم خرج مناوة كانت كاي جرينيس بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کاموو شەوانی پێنجشەمە لەسەر هەینی کاتژمێر 7 بە کاتی هەولێر و 8 و 30 دقیقە بە کاتی کوردستانی ڕۆژهەڵات بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێ و ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 771 775 0303 و هەروەها 00964 750 385 0416 ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات دابکەن و ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبێر واتساپ و لاین بەشداری لە بەرنامەکەدا بکەن ئەوانیش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 00964 750 385 0416 بە شێوەی پەیام و نووسراوە بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات دابکەن. کاک ئیبراهیم هەروواکە لە ئەو راپۆرتە مەیدانیەدا بینیمان زۆرێک لە ئەو کەسانەی کە لیسانسیان گرتووە فۆق لیسانسیان گرتووە بەهۆی نەبوونی هەلی کار بەهۆی ئەو سیاسەتی کە کۆماری ئیسلامی زاڵی کردووە بەسەر کۆمەلگای ئێران و کوردستان بەتایبەت کوردستان کە بە چاوێکی ئەمنیەتی ترەوە بەتاوانی پاڵپشتیکردن و یانگری لە حیزبەکان و هەنگاو دژی ئاسایشی نەتەوەی و دەیان تۆمەت و تاوانی لەو چەشنە زۆرێک لە ئەو کەسانەی کە دەرەجاتی خوێندنیان یا تحصیلاتی عالیان تەواو کردووە بەو شێوەیە ئێمە بینیمان لاوێکی بەو شێوە کە لیسانسی وەرگرتووە لەسەر شەقامەکانی شاری سنە و باقی شوێنەکان ئێمە بینیمان کە خەریکی فاڵگیریان فاڵفرۆشتن بووە. کاک ئیبراهیم
ئێران ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە کە چی زیاتر لە 40% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا بەسەر دەبن. بەڕای ئێوە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو ڕێژەی هەژاریە کەم بکرێتەوە؟ بەڵێ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری دەگەڕێتەوە بۆ سەر هەر ئەم سیاسەتە یا ئەم بارنامە ڕێزیە کە هەر وڵاتێک بۆ وڵاتەکەی خۆی دەیکاوە یا هەر دەوڵەتێک بۆ خەڵکەکەی خۆی دەیکا. دەبێتن ڕژیمی جەمهوری ئیسلامی هەرۆکو کوتمان لە بری ئەوەی کە دەفکری دانانی کارخانەجات و هەلی کار بۆ خەڵک و خوێندن و هێنانە مەیدانی جوانان و خەڵکی وڵاتەکەی خۆی لە فکری ئەوەدا بێ زۆرتر لە فکری هەروکو باسمان کرد نادنی سەرۆت و ئیمکاناتی وڵاتەکەی خۆی لە پێناو سیاسەتی دژ بە خەڵکی و سیاسەتی داگیرکەری سیاسەتی ترۆر و سیاسەتی غەڵەتی ئەم وڵاتە بووە. بەڵێ کاک برایم ببوورە دێمەوە خزمەتێت پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە من دەنگی ئەو بینەرە خۆشەویستە نابینم هاوڕێیانی بەشی کۆنتڕۆڵ. کاک برایم پێیانە کاتۆ بەناو کاکێنی دێولانی ڕێز و سڵام هەیە بۆ بەرنامەکەتان هەژاری بێکاری و دەیان کێشەی کۆمەڵایەتی دەستکەوتی 36 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامی بۆ گەلانی ئێران و بەتایبەتی بۆ کوردستان نەمان و ڕوخانی ئەم حکوومەتە و هێنانە ئارای دەسەڵاتێکی دادپەروەر تاکە ڕێگای ڕزگاریە لەم دۆخەدا هێمن دێولانی. کێ لە پەیامنووری مەریوان دەڵێت ئێمە ناتوانین باز لە فەقر و هەژاری بکەین بەڵام باز لە زۆربوونی فەحشا نەکەین. لە ئێراندا ئەم دوو چەمکە یا ئەم دوو دەستەواژەیە گرێدراوی یەکترن و لە هەر کوێ فەحشا و لەشفرۆشی هەبێت بزانن لەوێش فەقر و هەژاری هەیە لە هەر کوێش هەژاری بوونی هەبێت فەحشا و لەشفرۆشی بەداخەوە بەرەولووتکە هەنگاو دەنێت. کەمەنتی ئێوە لەم بارەوە کاک ئیبراهیم لەسەر پەیوەندی چوونە سەرەوەی ڕێژەی هەژاری و فەقر لە کۆمەلگا و فەحشا. بەڵێ دەقەن هەروە پەیوەندیان هەیە بەیەکەوە ئەگەر جەمهوری ئیسلامی لە فکری ئەوەدا بوویە کە لە هەر شارێک و لە هەر منتەقەیەک ئیمکاناتی بۆ خەڵک فراهم کرد بە وەکو دامەزراندنی کارخانەجات وەکو هەلی کار وەکو تەخسیمی کارخانەجاتەکانی ئێران وەکو تەخسیمی هەلی کار لە هەموو شوێنەکان و گۆشەکانی ئێراندا و تایبەتەن کوردستان دەبێتن ئەم وازەی کە ئێستا لە ناو خەڵکدا هەیە و لە نێو جوانانی خەڵکدا هەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی ئێراندا هەیە دەبێتن یا نەدەبوو یا گەبووش بوو یا زۆر کەم دەبوو. هەر بۆیە وەختێک بێکاریە وەختێک خەڵک هیچی نییە وەختێک کاری نییە وەختێک ڕۆژ تاوەرە بیر دەکاتەوە لەوەی کە ئەم چەندین ساڵ خوێندوێتی توزانم هەموو ئیمکاناتێکی زانستی بەدەست ناوە بەڵام کاری پێنادەن دەبێتن یا تووشی مەشروبخۆری دەبێ یا تووشی فەحشا دەبێ و یا تووشی موادی مەقەدیر و ئەنواعی شتی دیکەی خراپ دەبێ هیچ کارێکی نییە بیکاتە بێتن و جەمهوری ئیسلامیش و تایبەتەن لە کوردستان ئەوە خاستی ئەوە یعنی خۆی ئاگاهانە پەرە دەدا بەوە کە جوانانی کوردستان مەگەر ئەوە کە کەسانێک کە یەکێک لە ئۆرگانەکانی داگیرکەری و سەرکوتگەری جەمهوری ئیسلامیدا ئەندام بێ و یا حوزوێتی هەبێت لەوێدا ئەگینە ئەگەر خوێندنیشی تاواکرد بێ و ئەگەر زۆریش بە کەڵک بێ بۆ کۆمەلگایەکە و بۆ ئەو کارانە دەبێتن داینامەزرێنی بۆیە بەڵەمیش پێم وایە پەیوەندیان بەیەکەوە هەیە. بەڵێ ئیجازەت کاک ئیبراهیم چەند پەیامی دیکە دەخوێنمەوە. زرێبەر لە ساوجی مەریوان دەڵێت فقر در ایران و کردستان بیداد می کند. نبود مراکز کار، نبود درآمد ناعادلانه، تقسیم نبودن ثروت ملی و بودن تبعیضات مختلف باعث بیشتر شدن فقر در ایران و کردستان شده است. باید سیستم حکومتی و اداری ایران را عوض نمود تا بتوانیم جامعه سالم از همه نظر داشته باشیم. زرێبەر لە ساوجی شاری مەریوان سپاس بۆ پەیامەکەی. کاک سیروان لە شاری پیرانشار دەڵێت
هەژاری وای کردووە کە خەڵکانێک دەست بۆ دیاردەی خۆکوژی و خۆسووداندن ببن لە کرماشان لە خوڕم ئاوا لە تەورێز لە ورمێ زۆر کەس لەبەر هەژاری لە ڕادەبەدەر دەستیاندایە خۆکوژی کە ئەمە تاوانبارانی سەرەکی دەست و پەیوەندەکانی ڕژیمە چون زیاتر لە 58% سامانی نەتەوەی ئێران بەگشتی لە دەستی 30% لە حاشیمەتی ئێراندایە و ئەویش لە دەستی ئاغازادەگان و دەست و پەیوەندەکانی ڕژیمە و 70% خەڵکی ئێران لە سامانی نەتەوەیی بەگشتی بێبەش کراوە. کاکسیروان لە شاری پیرانشار. بەڵێ پێمەترا تۆ کاک ئیبراهیم دەڵێت سالم لە شاری جوانڕۆ لە بەشێک لە وڵاتانی جیهان دیاردەی هەژاری هەیە کە ڕێژەکانیان جیاوازن. لە ئەفغانستان 53%، لە ئێران 40%، لە مالزی 8%، لە وڵاتی فەرەنساش 6.5% و ئێران لە تەواوی جیهاندا لە پلەی 25مدایە دوای وڵاتی ڤێنزوئێلا. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە من دەنگی ئەو بینەرە خۆشەویستم نابیسم. بەڵێ بینەرانی خۆشەویست بەداوای لێبوردن لەوەی کە نەمانتوانی پەیوەندەکانی ئێوە لەبەر هەڵی کێشەیەکی تەکنیکی وەربگرین. کاک ئیبراهیم هەروەکە ئاماژەمان پێدا ژێرخانێکی ئابووری بەهێزی هەیە کەچی بۆ دانیشتوانی ئێران سەرف ناکرێت و بەڵکو هەروەکە بینەرانی خۆشەویستیش ئاگادارین لە سەرەتای هاتنەسەرکاری کۆماری ئیسلامیەوە لە پێناو دروشمی هەناردەکردنی شۆڕش یا سدووری ئینقلاب کە لەلایەن خومینیەوە شعارەکەی درا و دواتریش دەست و پەیوەندەکان و باقی ڕێبەرانی کۆماری ئیسلامی وەکو خامنەی ڕەفسەنجانی و باقی سەرۆک کۆمارەکانی ڕژیم ئێستاشی لەگەڵ بێت هەمان سیاست ڕەچاو دەکەن. ئەوەیە ئێمە دەبینین بۆ جنوبی لۆبنان، بۆ وڵاتی سووریا، بۆ ئێستای یەمەن، بۆ ئێستای وڵاتی بەحرین، جنوبی عێراق و باقی ئەو شوێنانەی کە بە جۆرێ لە جۆرەکان قازانج و بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی و بەتایبەت سیستمێکی شیعیتیا حاکم بێت داهات و سەروەت و سامانی نەتەوەیی ئێران بۆ ئەو ناوچانە سەرف دەکرێت. ئەگەر بینی بێتمان BBC راپۆرتێکی بڵاو کردەوە و دیکۆمنتێکی بڵاو کردەوە لەسەر ئەوەی کە تاقیقاتێکی مەیدانی کردبوو لە خەڵکی جنوبی لۆبنان بۆەوەی کە هەڵوێستیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی چییە. زۆربیان ڕایان ئەوە بوو کە چەندین جار جنوبی لۆبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە وێران کراوە کەچی کۆماری ئیسلامی لەو داهاتە نەتەوەیەی کە بۆ کۆمەڵانی خەڵکی ئێرانی سەرف ناکا بۆ ئەوانی سەرفە کرد. ڕای بەڕێستان کاک ئیبراهیم وەکو چاودێرێکی سیاسی لەم بارەیەوە چییە؟ بەڵێ دەقەن هەروایە جەمهوری ئیسلامی وەکو باسمان کرد لە ڕۆژی ئەوەڵەوە لە فکریەوەدا بوو و ئەو سرۆت و سامانە گەورەی کە لە ئێراندا هەیە ئەگەر بۆ خەڵکەکەی خۆی سەرف کرابایە بۆ چزانم تەکنیک و پێشڕەفتی وڵاتەکەی خۆی بەکارهاتبایە خەڵک ئێستا ژیانی زۆر فەرقی دەکرد و لە ژیانێکی دیکەدا دەبوو. بەڵام بەجگای ئەوە لە فکری ئەوەدا بوو هەر لە ڕۆژی ئەوڵەوە موشکی شەهابی فڵان و موشکی نازانم چی فڵان و ئەوە و لە عینی حاڵدا زۆربەی سەروەت و سامانی ئەم وڵاتە بە دروستکردنی بە قەولی خۆی چەکی ئەتۆمی و چەکی شیمیایی و نازانم ترسێنەر و تۆقێنەر و دەسەڵاتی داسەپانی خۆی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و منتیقە و هەر بۆیە دەغالەتی لە سووریە و سەرکوتنیکردنی خەڵک و بەشداریکردنی لە کوشت و کوشتاری خەڵک و نادنی چەک و تەقەمەنی بۆ لەم ڕۆدا بۆ ئێمن و شەڕ لە عێراق و چوزانم و شەڕ لە کوردستان و زۆربەی زۆری ئەو ئیمکاناتی کە دەبوویایە لە بوژانەوەی ئابووری خەڵک و دامەزراندنی خەڵک و پێگەیاندنی خەڵکی خۆی تەبیعەتەن بەڵێ لەوانەی خەرج کرد و زەهەر بۆیە خەڵکی ئێمەش بەو شێوە لە هەژاریدا ماوەتەوە و ئەو ئیمکاناتە ئاوا لەیان کۆمەڵێک مەلاو کۆمەڵێک چزانم ئینسانی داگیرکەر و لە ئەوڵەوە پانئیسلامی زوو دوایی ئیسلامیزمی گەورە و پانئیسلامیزمی جەمهوری خومینی کە خۆی شاری پێکرد و ئێستاش
مەسەلەی شیعەگەری و چوزانم بە قودرەت گەیاندنی یا ڕاگررتنی بە زۆر بەشارەت ئەسەد و چوزانم شیعەگەری لە ناوچەکەدا بەگشتی بەڵێ. کاک ئیبراهیم بە ئیجازەت پەیامێکی تراتوە لە ئاڵای سوور لە گوندی ئەوێهەنگی سەر بە ناوچەی ژاوەرەوە کە ئێمەش لێرەوە سڵاوی لێ دەکەین. سڵام ئاڵای سوور لە ئەوێهەنگ بە بڕوای من کاحسین لە سەقز یان نابێت یا خۆی گێل کردووە ئەگەر ئەم هەموو بێکاری فەقرە لە کوردستان کە هەیە نەزانێ ڕۆژ نییە لە سەر سنوورەکان کەسێک نەکوژرێت ڕۆژ نییە کەسێک خۆی هەڵ نەواستێت ئایا بە بڕوای کاک حسین ئەمانە خۆشیێنەیە لە عەزاب و ڕەنجان. بڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتن کە هەموو شەوانی پێنجشەمە لە سەرهەینی لە کەناڵی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت و ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاوت شەوتان باش. ئێوارەتان باش. من شاوت کەریمی لە سلێمانیەوە مزاحمەتم. بەڵێ فەرموو. هەروەک ئاگادارن ئەنجامەکانی چەند کۆیەت بە هیچ لایەک نەبێت خۆشەویستان بەباشی نابستن. دوایەوە بە تەنانەت لە سەرسوورەکان لە ئەو شوێنانەی کە خەڵک لەوێ تاکسیەکە ڕۆژانە ئەوێنینە خەڵک لە پلەی مستەقیمی نیروی انتزامی لەلایەن هێزەکان ترەوە خەڵک ڕاستەوخۆ بەرە گولەیەکەوێت. دوای بەدوای ئەوە فەقیری زۆرترە بێت حەساوکە لەسەر بەراورد لەگەڵ دارانە هەر برنجێ 10 کیلۆ کە داران بە 20,000 هەوتن ئیسێ بوو بە 60,000 ئەوە بە نسبەت چەندێک ئاماری ڕۆژتە سەرسەرەوە فەقیریەکە قەرەی چەندووە. سپاس دەکەم بۆ بەرنامەکە و هیوادارم ڕۆژ بە ڕۆژ گەشاوەتر بێت. سپاس کاک شاهۆی خۆشەویست، سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. بینەرانی خۆشەویست، ئێستاش راپۆرتێکی مەیدانی دیکە کە هاوڕێیانی بەشی زاگرۆس ئامادەیان کردووە ئەو راپۆرتەش دەبینین و دوای بینین راپۆرتەکە لەگەڵ میوانی خۆشەویستی بەرنامە کاک ئیبراهیمی محەممەدی ناسرا و بە کاک ئیبراهیمی مینەشاب دێینەوە خزمەتتان. مەزان بۆ وای کردم تەلەفۆنی وشم. ئیدریس فقط درخواست موجود چندین سال من با شارداری و خستانداریەکە دەکەێتی و مۆلای فەرماندار خۆی وتم پێیان بۆ مجەوزت دەکەی بە ئەناوێنێک ئەمەد ناوێت و هەتا شومەلای فەرماندار وایە دەوڵەت بێت یارانە میدە دەکەمی خەچکە
دەوڵەت بێ دیارانە بیدە دەکەوی خەچکار فقط بە وەضعیە جسمیمەوە چۆن تەحمڵی بەفر و باران و سەرما دیارانە وەڵڵا چی بکە سەرمانە بێژبای چنینم چلمانە چلمەژن خەبرێکم نەبووە مامەری بەخۆش مامەرە فسقەی سێنی ڕەحەتی خەلای 25 بنەوە گۆش ڕەحایشە چلتمەن پایتا چلتمەن کاکە یان چەوگەرەکە كارمان من مشكلات من بين نهاية برس مشكلات من هز بدش وقت من نية ولا نعلن جنس بسات كن وقت كمان تركم الآن ساعات ما ضد يا أخي الشرائط من نية بازار نية قلت يعني اشتاي ساعات 2 ساعات يصير وقت فرخها سيدي والله صدق معبر عشان داري أو سايسم دايا خين 2 ساعات دايا خين أو 2 ساعات يتر أداي ناخذ دا حتى إيوارا إيوارش أني بان أني المبسات باور كشاي بيجم فقط خرج كمان فقان خرج تجي جواونات نبانا مكارو جواونات والله من انتظار ما وصلنا مردم كناو يكا هم بس إيمان كناو يكا يكترين نار حد يك نكين يكناو بيكو خاص بناو يكا بل خود من درست بيت فرهنگ من ميزان بيت وري عايزة واقعا هيتش شهروان دي ناامید خۆشەویستان دەکرێت کاک ئیبراهیم هەروەکە ئەم راپۆرتە مەیدانیشمان بینی بەڵام پێشەوەی کە بڕۆینە سەر ئەم باسە چەند پەیامێک هاتووە لەسەر قسەکانی ئەو بەڕێزکە ئەو کاک حسێنە لە شاری سەقزەوە بینەرێکە ناوی خۆی نەنووسیوە دەڵێت ئەو کاک حسێنە لە سەقز لەوانەیە لە بازنەی ئەو 30% بێت کە 58% پوڵ و پارەی ئێرانیان لەدەستە لەو گەڕەکەی خۆی کە لێی دادەنیشێت تحقیقێک بکات بزانێت چەند ماڵە هەژاری تێدایە کە بۆ نانی شەو محتاجن. کاک فەرشید لە شاری سنا پۆڵ و دەرامەتی ئێران زیاتر بۆ بەرژەوەندی ئاخوندەکان بەکاردێن ئەو هێشتا ئینتخابات مەجلس نهاتکە لە پۆڵی ئەم خەڵکە بۆ قازانجی مەحفەلی و بەندەکانی خۆیان استفادەکەن. ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش فەرموو. ساڵێ بێ سپاسمەدە بۆ بینەرانی خۆشەویست. سەبارەت بە بارودۆخی کرێکارانی کۆچبەر ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئێمە ڕوویان کردووە بە وڵاتەکانی دەرەوەی وڵاتەکانی دەرەوەی کوردستانەوە بەتابەتی لە هەرێمی کوردستان بەپێوە ئامارانێک ئێمە گەشتووەتە دەستمان تردۆدی ڕۆژانەی حدودەن 1 ساڵ لەوە پێش 25,000 کرێکاری ڕۆژانەمان هەبوو لە خاکی هەرێمی کوردستانەوە و تا ئێستش ئامارەکان دەخەن بە شێوازی فەڵین بڵاونەوەسەوە بەڵام هەتا دێ زیادکاتە بەڵام بەهۆی بارودۆخی نالەباری ناوچەکەوە ببوونی ئەم شەڕەی هەرێمی کوردستانی کردوتەوە وەزەتی کرێکاران بەتایبەتی کرێکارانی کۆچبەر کە زۆربەیان کرێکارانی کوردی ڕۆژهەڵاتن بە شێوازێکی زۆر خراپ ژیان بەسەر بن دوایەوە ڕقەمەکەش زۆر هاتووتە خوارەوە ئەبەکەمە خۆی هۆکارێکی تایبەتی هەیە بەپێی ئەوەی کە بەپێی ئاماژە فەرمی کە لە ئێرانە بڵاوبووتەوە هەر لە ئۆستانی کوردستان لە 650 دانە کارخانەکە موجودە سفر دانە لەو کارخانانە داخراون وەزۆربەی ناوەندە بەنهێنەرەکانی تر هەروەها تووشی ئەو کارانە هاتوون کە ئەوە نزیکەی بە 1700 وردەی ناوەندی بەنهێنانە بەسەر پارێزگای کوردستانە
ئەم بارودۆخە بووتەوەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانیشە بەهۆی ئەوەی کە کرێکارانی کۆچبەریش پێشتر هاتن بۆرە وەکو شوێنی پەناگای بۆ بژووی ژیانیان دایان نابوو ئێستش بارودۆخەش لێرە زۆر نالەبارتر بووە. من پێم وایە ئەگەر وەزیەتی سیاسی هێران ئەگەر لە بەرچاو بگینمانە وەزەکە زۆر نالەبارتر دەبێتەوە هەتا دێتمانە وەزیری کرێکارانی کۆچبەر لە ئێرانە زیاتر بتابەتی لە کوردستانی ڕۆژهەڵاتە کە خۆ دەزانی 2 ملیۆنستانی ئێرانە کە لە ڕقەمی بێکاری هەیە. کاگنیمە بەڵێ بینەرانی خۆشەویست کاگنیمایی بەنی بەشەرمان لەگەڵا چالاکی کرێکاریە. کاگنیمە ئەو ئاستەنگانە چین لە پێش ئەو کرێکارانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێنە شارەکانی هەرێمی کوردستان؟ ئەسڵیان کە ئەرتەکە موجودە یەکەم هەرێمی کوردستان خۆی یاسایەکی دەرکوتووە بەنا بۆ دلیلەی کە هەر کرێکارێکی ئێرانی پێشتر دەتوانێت بە پاسپۆرت دەتوانێت بەڕاحەتی باداتە ئەم جۆ بەهاتێ بە میزانێکی پێویستی واتە ئەماوە لێرە ئەماوە کاریە کرد. بەڵام ئەم جارەکە هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە. بڕیارەکەش ئەوەیە هەر ئێرانی کە دێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە 3 جار زیاتر ناتوانێت لە ساڵە ئیسپادەکە لە پاسپۆرتەکەی. و ئەمە یەکێ لە شانە موجودە ئەویشەوەتەکە شێت پەنابوات بە ئەقامەکاریش لێرە هەزینێکی زۆر هەڵەگرێ بۆ کرێکارانی کۆچبەرەوە کە توانای ئەوانە نییە کە بتوانن. دوو منیشتیش کە موجودە یەکێ لەو کارەکە موجودە ئەویش نەبوونی کارادادی کار و بەڕێکنە ناسینی ئەوەیە. کارادادی کار لە نێوان کرێکاری ئێرانی لەگەڵ نابەستێت کۆمپانیەکە نابێت کە ئەبەستێتیش زۆرترین ئاماری ئەو ڕێژەکە موجودە کێشەکە کرێکاری کە موجودە کێشە کرێکارانی کوردی ڕۆژهەڵاتە لێرە پارە خواردنیان زۆر ڕقەمێکی سەرۆیەیە. بەڵێ کاگنیمای خۆشەویست سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. کاگنیمای بەنی بەشەر چالاکی کرێکاریە لە هەرێمی کوردستاندا. سپاس بۆ بەشداری بەڕێستان. کاگ ئیبراهیم وەکو وتەی کۆتایی هاوڕێنم لە ژووری کۆنترۆل ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوات و وتەی کۆتایی بەڕێستان. بەڵێ وەڵاهی لەو بارەوە ئەگە زۆر بە کورتی بڵێم ڕزگار تەنها ڕێگا ڕزگار بوون بۆ ئەو وعزی ژیان و نابەرابەریەکە لە ئێراندا هەیە سەرەوخونکردن و هەڵتەکاندن و لابردنی ئەو ڕژیمەیە کە ئێستا لەسەرکارە بە تەوری واقع و تەنها ڕێگایەک بۆ ئەوە کە ئێمە ببینە سەعەبی ئازادی بەرابەری حەقتەڵەبی سەعەبی کار سەعەبی ژیان سەعەبی بیمەی بێکاری بیمەی دەرمانی بیمەی نەخۆشییانی یعنی هەموو ئەوانە تەنها ڕێگایەکە ئەوەیە کە ئەو ڕژیمە دەبێ هەڵتەکێنین لای بینیانی بەجگای ئەوە حکومەتێکدا بمەزرێن یا حکومەتێک بینیتە سەرکار خەڵکە ئەمانەی تێدا بێ بەرابەری ژیان خوێندن ڕێگاوبان برق سوزان ژیانی کۆمەڵایەتی بیمەی بێکاری بیمەی دەرمانی و هەموو ئەو شتانێکە بۆ ئینسانێک شیاوی هەموو ئینسانێکە کە بۆ ژیان بۆ ئەوەش ئەم پێم باشترین شدەوەیە کە هەموو خەڵکی ئێران ئەو ڕۆژیمە لابن و مبارزە بکەن و بێنە مەدانی خەباتەوە. سپاس کاگنیمای پەیامی زۆر هاتوو بینەرانی خۆشەویست بە پێی بەڵێ دوایین پەیوەندی وەرەگرین. سڵاو لێبێ و کاتتان باش. السلام علیکم. سڵاو لێبێ و کاتتان باش. فەرموو. تێبینێکتانێ فەرموو. کاکە بەخێرات میوانەکەت دەکەم بەڕێز کاک برانی مینەشان. سپاس دەکەین. ناوچەی سەردەشت کەدەمێ زنجیران و بۆفەت و دوو پەزا چاوەڕوانی بەڕێز کاک برانی مینەشان دەکارە ناوچەی سەردەشت شەوەکان دەناڵێنن بۆ کاک برانی بەڕێز هەر بەخێرن سەرچاوی دووبارە بەخێراتی دەکەم باسەکەم لەسەر چیە. سپاست دەکەین کاک ئیسماعیلی خۆشەویست. سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. کاک ئیبراهیم چونکە پەیامێک هاتوو من بە کورتی بتوانم ئیشارەیان پێ بکەم ئەویش بینەرێک لە شاری کرماشانەوە ئەڵێت سڵام سپاس بۆ بەرنامەتان کاک خەڵکی لە ئوستانی کرماشان خانەوادە هەز یەک لوقمەنانی نییە بیخوا لەناو زوباڵەکان یا سەتڵی ئاشغاڵ وردەنان و میوە کۆ دەکاتەوە. پەیامی زۆر هاتووە
بینەرێک لە سەرشیوی مەریوان دەڵێت ئەوەندە بێکاریە هەمووی مردم ڕوویان لە هاوردنی گیای بەهاری کردەکە زۆر زەرەری هەست بۆ ژینگە یا ڕێژەی لەشفرۆشی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، هاوڕێیانم لە ژووری کۆنتترۆل ئاماژەکەن کە هیچ کاتمان نەماوە بەداخەوە پەیامێکی زۆر هاتووە کە منیش ناتوانم لەبەر نەبوونی کات پەیامەکانی بخوێنمەوە. سپاسی هەر هەمووتان دەکەم لە جنوبی کوردستانەوە تا دەگاتە شماڵی کوردستان. خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بوون کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوە خۆشەویستان کراوە و داوای لێبوردنیش دەکەین کە ئێمە نەمانتوانی لە سەرەتای بەرنامەکەەوە پەیوەندیەکانی ئێوە خۆشەویستان وەربگرین. ئاواتەخوازین کە لە هەفتەی داهاتوودا کە مژاری بەرنامەکە لەسەر ڕۆژی جیهانی کرێکارە با میوانداری بەڕێز کاک فاروقی باوامیری ئەندامی دەفتەری سیاسی و جێگری گشتی سکرتێری کۆمەڵا لە خزمەتی ئێوە ئازیزان داین و ئێوەش دەتوانن ڕاو بۆ چوونەکانتان لە ڕێگای ئیمەیلی info@rojhalat.tv لە تا پێنجشەمەی داهاتوو بۆ ئێمە بنێرن و بەشداری لە ئەو بەرنامەدا بکەن. جارێکی دیکە سپاسی کاک ئیبراهیمی خۆشەویست دەکەم و ئاواتەخوازم هەر سەرکەوتوو بیت. زۆر زۆر سپاس بۆیەوە بۆ هەموو بینەرانی خۆشەویست و دەستان خۆش. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەکە. جارێکی دیکە سپاس بۆ هاوڕێیانمان لە شاری مەریوان کە ئەو ڕاپۆرتە مەیدانیان ئامادەکرد بوو لە ڕۆژی جیهانی کرێکاریشدا حتمەنەکە بەشێکی دیکە لەو ڕاپۆرتانە پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکەین. تا بەرنامەی داهاتوو شاد کامەران و سەرکەوتوو بوون، ژیانێکی پڕ لە خۆشی و کامەرانیتان بێت. ماڵەوە.